الحمد لله والله كلا كاغو كجاو توا بلاكم كجانا ولا عفو بيرمش كاك دياري نكدر كاك ديار او مايكا بچوكا هذا صخش الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه بابشتواني خواهي قولة بردوامي لتفسير كردني سورة بيروزي مريم خواهي قولة مهربان وعدي دا وبواني كشويني پیغمبران دكون سلامي خواهي نسر به وشويني عيني بيروزي إسلام دكون خواهي قولة بتاكو تنها دا پرستن شريكي وبرياد نادن خواهي قولوا وعدي دا وقدوين باس ماكر أو كساني كتوبة دكن إيماني راستقين بخواه بيغمري خواه دهينا صلى الله عليه وسلم لقل أوش دا كردوي تشاك دكن خواهي قولوا فهمي وانا درونا بهشتا خواهي قولوا ميربان بيناسي أو بهشتا خوشتا دكاد فرمي جنات عدن التي وعد الرحمن عباده بالغيب ئەو بەهشتانە کۆمەڵە بەهشتێکن ئامادە کراون خوای گەورە کە یەکێک لە سیفەتەکانی ڕەحمانە بە ڕەحم و میهرەبانە ئەو خوای کە بە ڕەحم و میهرەبانە وعدی بە بەندەکانی خۆی دا ئەوانەی کە بەڕاستی بەندایەتی بۆ خوا دەکەن نەیفەرموو وعدی داوە بە خەڵکی وعد الرحمن عباده خوای گەورە کە ڕەحمانە بە ڕەحمە وعدی داوە بەوانەی کە لە دنیادا بەندایەتیان بۆ خوا کردووە نەیانوتۆ دڵ حسابە و تەواو مەشروع بەخوا خەڵکەیە عارەق دەخوا پەنا بەخوا بەدڕەوشتی دەکا نوێژ ناکا خراپەکاری دەکا ئەڵێ من دڵم پاک دڵنیا بە ئەگەر بەم شێوەیە بمریت ئەو دڵت لە دۆزەخا خۆی دەبینێت چونکە تەنها خوای گەورە دڵی ناوێت کردەوەی دەوێت ئەگەر تەنها دڵ حساب وایە نە نوێژ فەرزە بوو نە ڕۆژوگرتن نە حەج نە هیچ شتێک پێویست ناکات دڵ کیفایەتێتەوە ئەی ئیسلام بۆچی هاتووە خوای گەورە وعدی داوە ئەوانەی کە عەبدایەتی بۆ خوا دەکەن بەندایەتی بۆ خوا دەکەن خوای گەورە دەیان خاتە بەهەشتێکەوە بالغەیبی ئەو بەهەشتەی کە لە دنیایەکی تردایە کە ئێمە نەمان بینیوە ئێمە بەهەشتمان نەبینیوە کە بۆچی خوای گەورە دەفەرمێ ڕەحمەت ڕەحمان لەبەر ئەوەی خوای گەورە خوای بە ڕەحم و میهرەبان لە بەهەشتا خۆی دەفەرمێ شتانێکم داناوە بۆ بەندە چاکەکانم بە چاو نەبینراوە ئەوەی کە لە بەهەشتایە بە چاو نەبینراوە کام وڵاتەی تۆڵی خۆشە لەم سەرزەویەدا کام شوێنی دڵڕەفێنە لە چاو بەهەشتا گەوڕێکیش نییە هیچ نییە چونکە ئەوەی خوای گەورە دایناوە لە بەهەشتا بۆ ئیمانداران ما لا عین ڕەئەت بە چاو نەبینراوە خوای گەورە فەرمی هیچ کەسێک بە چاو نەیبینی ئەو نیعمەتانە بە چاوی هیچ کەسێک نەبینراوە ولا ئوذن سەمیعەت هیچ گوێیەک نەیبیستووە واتە جارێ تۆ نیعمەتێکە بیستی نەتبینەوە بەڵام دەبیستی دەڵێن فڵان شوێن وایە ئاوا خۆش و ئاوا خۆشە ئەوەی کە لە بەهەشتایە بە گوێی هیچ کەسێکیش نەبیستراوە يعني واتر الدنيا هذا الشيء وينية ولا خطر على قلب بشر بدلي هيج كسك أنا عاتو يعني خواهي قرده فرمي أويك بو إيوم داناوا أقل إيوا لار نبن وخراب نبن بدلي اشتانا نهاتو هرچان خيال بكيشتك بدل تابع خيالك بكي أو خيالة لسر زاوية بوني نبي يشتا أولا چاو بهشتا يجتني كواتا خوا وعدي داوا بەوەی کە بەهشتمان پێ بەخشێ چونکە لە حەدیسەکەی صحیحی بخاری مسلیم دا هاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە بە بەهشتی فەرموو ئەنتی ڕەحمەتی ئەرحەم بیکی من ئەشاء من عیبادی یا ڕەبی خوای لەو کەسانەما بگێڕی فەرمووی ئەی بەهشت تۆ ڕەحمەتی منی ڕەحم بە هەر کەسێک دەکەم دەیخەمە ناو تۆوە ناو بەهشتەوە
لە هەر بەندەیەک لە بەندەکان کە خۆمی ویستم لەسەری بێ شایستەی بێ ئەوەی کە ئیرادەم لەسەری بێ شایانی بەهەشت بێ دەیخەمە ناو ئەو بەهەشتە و کە ڕەحمەتی خوایە کەواتە خوا وعدی بەهەشتی پێمان داوە بۆ مەرجەی خۆشمان لەسەر وعدەکانمان بین کە بەخوامان داوە. وەڵاهی خۆشەویستان لە دوای مردنمان ئەو وعدەی کە خوا پێمانی داوە دەیبینین پێش ئەوەی قیامەت بێ. وەڵاهی مردووەکانمان خوا لیان خۆش بێ ئەوانەی کە بەهەشتین وەڵاهی لە یەکەم ڕۆژی ناو گۆڕیانەوە ئەو وعدەی خوا کە پێیانی داوە بەهەشتیان پێ ببەخشێ بەهەشتیان بینیوە. پەنا بەخوا ئەوانشی کە دۆزەخین بە هەمان شێوە ئەو وعدەی کە خوا پێیانی داوە عەزابیان بدا و سزایان بدا و سەرشۆڕیان بکە وعدەکەیان بینیوە. لە حەدیثێکی صحیحی ئیمامی بوخاری موسلیم داهاتوو ڕەحمەتی خوایان لێبێ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک لە ئێوە کە دەمرێ بێگومان شوێنی قیامەتی پیشان ئەدرێ بەیانیان و ئێواران واتە ڕۆژی دووجار بەیانیان ئێواران مردوەکانی ناوگۆڕ بەیانیان و ئێواران جێگای خۆیان پیشان ئەدەن کە لە دوای قیامەت هات ئەمە شوێنی تۆیە. ئەفەرمێ إن كان من أهل الجنة فالجنة ئەگەر ئەهلی بەهەشت بێ ئەو کەسە بەیانیان پێی دەوترێ فڵان کەس کە ڕۆژی قیامەت هات ئەمە جێگاکەی تۆی لە بەهەشتە چۆن وەکو ڤیدۆیەک هەموو شتەکان دەهێننە بەرچاوت قەسرەکان کانیاوەکان ڕووبارەکان خێزانەکان خزمەتکارەکان باخ و بێستانەکان هەموو شتەکان دەهێننە بەرچاوت ئەڵێن ئەمە جێگای تۆیە لە ڕۆژی قیامەت. کەواتە ئەو وعدەی کە خوا پێمانی داوە لە یەکەم ڕۆژی ناو گۆڕمانە دەیبینین و پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم پەنا بەخوا ئەوەشی ئەهلی ئاگر بێ دۆزەخی بێ خراپەکار بوو بێ هەموو بەیانیەک و هەموو ئێوارێک لە ناو گۆڕەکەیدا جێگای خۆی لە جەهەنەم پیشانەدەن فڵان کەس تەماشاکە لە قیامەت لە ناو دۆزەخە ئەمە عەزابەکەی تۆیە ئەمە شوێنەکەی تۆیە پەنا بەخوا. کەواتە هەموو ڕۆژێک پیاو خراپ و پیاو باش خواناس و خوانەناس ڕوو لەخوا و پشت لەخوا بەیانیان و ئێواران جێگای خۆیان پیشانە درێت لە بەهەشت یا لە دۆزەخ. کەواتە خوای گەورە وعدی داوە کە بمان خاتە بەهەشتەوە بێگومان ئەو وعدەی خوایش جێبەجێ دەکرێ خوای گەورە ئەو وعدەی خۆی بەجێ دەهێنێ کاکە بێدەنگ بە دەیافری باش مۆبایلەکەت کەسکاری کاتی یاریکردنی دەیافری. خوای گەورە مێرەبان وعدی پێمان داوە ئەو وعدی خوای گەورەیە بەس ئێمە دوای ئەوەی کە چاکە دەکەین لەگەڵ چاکەکەدا شتێکی شەیە شتێکەیە زۆر پێویستە ئەنجامی بدەین بۆی خوای گەورە بمان خاتە بەهەشتەوە و لە دۆزەخیش ڕزگارمان کە ئینشاءالله. لە حەدیثێکی صحیحی ئیبن ماجە هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێک سێ جار بڵێ خوایە گیان بمخە بەهەشتەوە اللهم إني أسألك الجنة خوایە من داوای بەهەشت لە تۆ دەکەم ئیلا بەهەشت دەڵێ اللهم أدخله الجنة بەهەشت خۆی قسە دەکات بەهەشت دەفەرمێ خوایە گیان ئەو بەندەی تۆ ئەمڕۆ ئەم شەو سێ جار فەرمی خوایە بمخە بەهەشتەوە خوایە بیخە ناو بەهەشتەوە ئێمەش دەڵێن خوایە گیان بمان خە بەهەشتەوە خوایە گیان بمان خە بەهەشتەوە خوایە گیان بمان خە بەهەشتەوە ئامین. هەر کەسێکیش سێ جار بڵێ خوایە گیان اللهم أجرني من النار خوایە گیان بمپارێزە لە ئاگری دۆزەخ ئیلا ئاگر جەهەنم دێتە زمان دەڵێ خوایە گیان فڵان بەندەی خۆت لە ئاگری دۆزەخ ڕزگارکە مەیخە دۆزەخەوە دوعای ئەوانش قبوڵە ئینشاءالله. کەواتە هەموو کاتێک بڵێ خوایە بمخە بەهەشتەوە خوایە گیان بمخە بەهەشتەوە خوایە گیان بمخە بەهەشتەوە خوایە گیان لە دۆزەخ ڕزگارم کە خوایە گیان لە دۆزەخ ڕزگارم کە خوایە گیان لە دۆزەخ ڕزگارم کە ئەو کاتە بەهەشت دەڵێ خوایە بیخە بەهەشتەوە
دۆزەخیش دەڵێ خوایگیان لە دۆزەخ ڕزگاری کە. بۆیە ئێمە دوعا دەکەین دەڵێن خوایگیان بەبێ ئەوەی داوای بکەین ئیسلامت بە ئێمە بەخشی. لە دایک بووین ئەلحەمدوللا باوەڕدارین، دایک و باوکمان بە هەمان شێوە. بەبێ ئەوەی داوای بکەین خوای گەورە هیدایەتی بە ئێمە بەخشی و ئێمەی بە شایانی ئەوە زانی لەناو ئەم هەموو کافر و بێدینەدا ئەلحەمدوللا کە ئیماندار و باوەڕدارین. داواشمان نەکردووە کە خوایگیان بە موسڵمانی لەدایک بین، بەڵام خوای گەورە ئەو نیعمەتەی بە ئێمە بەخشی ئەلحەمدوللا. بەڵام ئێمە دەڵێن خوایگیان داوای بەهەشتت لێ دەکەین، پێمان بەخشە. ئیسلامت پێمان بەخشی بێ ئەوەی داوای بکەین، بەڵام ئێستا داوای بەهەشت لە تۆ دەکەین یا ڕەبی خوایە بمان خە بەهەشت. کەواتە دوعا بکە بەردەوام بڵێ خوای بم خە بەهەشتەوە، مەڵێ خوای من بەهەشتیم، بڵێ خوای بم خە بەهەشتەوە. ئەگەر وتت من بەهەشتیم دووری مەگرە بەوەی خوا بخە نائەگرەوە، چونکە ئەمە خەتەرە، زۆر خەتەرە. ئینسان ئەوەندە بوغرا بێ بڵێ من بەهەشتیم، فڵان کەس مرد بەهەشتیە بەهەشتی، یەکسەر بە ناوی خواوە بڕیاری بەهەشتی بۆ دات. ئەمە زۆر خەتەرە برای بەڕێزم. من باسی دینەکەم، باسی عەقڵی تۆ ناکەم، بە عەقڵی تۆ لە شتێکی احتیاجیە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ وەڵڵاهی منیش بەکردەوەی خۆم ناچمە بەهەشتەوە. باشە تۆ لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڕێزتر و گەورەتری؟ ئەفەرمێ ئەگەر خوا ڕەحمم لێ نەکا منیش شایەنی بەهەشتیم. ئیتر تۆ مامە حاجی چۆن ئەڵێ من بەهەشتیم؟ ئەو بغراییە، سەر لە شێواویە، سەرگەردانیە. ئەوە کەسێک ئیبلیس برادەر و هاوڕێی نەبێ قسەی وان ناکات بەخوا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەدیث صحیح داتۆ دەفەرمێ وەڵڵاهی من پێغەمبەری خوام صلی الله علیه وسلم نازانم لە قیامەت چی مەسەرادی، نازانم چی مەسەرادی. ئێ تۆ وا چییە ئەم ڕۆژێ؟ من چیم کردووە؟ من بەهەشتیم و وەڵام من ئێمە ئەهلی بەهەشتین و ئەم شتانە ئینسانی موسڵمانی لە خواترس نایڵێت بە دڵنیاییەوە. خوای گەورە وعد داوە بەهەشتمان پێ بەخشێ، بەڵام داوا دەکەین، بەڵام بڕیارەکە لای خوایە، نەک لای من و تۆ. خوای گەورەش ئینشاڵڵا بەپێی گومانی خۆمانمان لەگەڵا دەکا، بەڵام با بڕیارەکە نەدەین ئێمە، چونکە ئەوە بەدەست ئێمە نییە. خوای گەورە دەفەرمێ ئەو بەهەشتەی کە خوا وعدی داوە ئینەه کانە وعده مەئتیە. ئەو وعدەی کە خوا داوێتی دێتە دی، چونکە خوای گەورە دەفەرمێ وعد الله لا يخلف الله وعده. خوای گەورە وعدی داوە و خوای گەورە وعدە خلافیش نابێت. وعدی داوە ئەوەی بەندایەتیم بۆ بکاو، نوێژ و عیبادەت و خواپەرستیم بۆ بخاتی خەمە باشتر. ئەوەشی حساب بۆ عیبادەتی خوا نەکاو لەسەری بمرێ دۆزەخم بۆ داناوە. وعدی جەهەنەم و بەهەشتی داوە خوای گەورە، نەک هەر بەهەشت. کەواتە ئەوە بزانین لە بینی ئێمە و چوونە بەهەشتدا ئەگەر ئیماندار و بەتەقوا بین تەنها مردنە. مردن بۆتە بربەستێک لە نێوان ئەو کە ئێمە بڕۆینە بەهەشتەوە لە بەهەشتا بین. ڕۆحی ئیماندار پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم لەسەر شکڵ و شێوەی باڵندەیەکی سەوزە لە بەهەشتایی هەتا ڕۆژی قیامەت. وەڵای ڕۆحی هەموو ئیماندارێکی بەهەشتی خۆزگەمان پێیان بێ ئێستا لە بەهەشتا نەمویە، بەڵام ڕۆژێکیش دێ بە لاشەوە دەڕۆنە بەهەشتەوە. ئەو ڕۆحە دەچڕاتە ناو لاشەیەکی بەهەشتی و دەڕۆنە بەهەشتەوە. یا ڕەبی خوا لەو کەسانەمان بگێڕی. جا لە نێوان ئێمە و ئەو بەڵێنەی کە خوا داوێتی کە بەهەشتە تەنها مردنە. مردن بربەستێکە، بۆیە لە دوای مردنمان یەکسەر ئینشاءڵڵا ئەوەی ئەهلی ئیمان بێ دەڕواتە بەهەشت. لە حەدیثێکی صحیح جامع صغیر هاتۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر کەسێک لە دوای هەموو نوێژە فەرزەکان، نەک سونەت، لە دوای تەراویح نا، لە دوای نوێژی سونەت نا، تەنها نوێژی فەرز، هەر کەسێک لە دوای هەموو نوێژێکی فەرز ئایەت الکورسی بخوێنێ، هەمومان الحەمدولله بەرمانە الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم هەتا کۆتایەکی یەک ئایەتێک. هەر کەسێک لە دوای نوێژە فەرزەکان هەموو نوێژێک بیخوێنێ هیچ شتێک مەنعی ناکا لە بەهەشت ئیلا مردن نەبێ، کە مرد دەڕواتە بەهەشت. دەبی خوێنە ئەگەر حەزت لە بەهەشتە ئایەتی کورسی بخوێنە، پەلە مەکە، با دوو دەقە کەسابەتەکە تاخیر بێ بیخوێنە، یا بەدەم ڕێگاوە بیخوێنە، بەدەم ڕێگاوە بیخوێنە کە هەڵەسیت، گرنگ ئەوەی بیخوێنیت. کەواتە
لبیری نەکەین. ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ لەو کاتەوە حەدیثەی پێغەمبەری خوام بیستووە صلی الله عليه وسلم کە هۆکارێکە بۆ چوونە بەهەشت خوێندنی ئایەت و کورسی هیچ کاتێک لە دوای هیچ نوێژێک وازم لێ نەهێناوە، بەردەوام خوێندوم. خوای گەورە وعدی داوە مان خاتە بەهەشتەوە. وەڵاهی خۆشترین بە لەزەتترین شت کە لە ئینسان لە بەهەشتا دەستی بکەوێ بەهەشت نییە، بینینی خوای گەورەیە. لە حەدیثێکی صحیحی موسلمدا هاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم کاتێکە ئەهلی بەهەشت چوونە بەهەشتەوە، خەڵکی بەهەشت چوونە بەهەشتەوە، خوای گەورە بە ئەهلی بەهەشتمان قبوڵ کە. خوای گەورە دەفەرمێ ئەی ئەهلی بەهەشت، ئەی خۆشەویستانی من، شتێکتان بۆ زیاد کەم؟ ئەوانیش دەڵێن خوایە گیان چیمان بۆ زیاد دەکەی؟ دەم و چاومانت سپی کردووە، ئێمەت خستۆتە بەهەشتەوە، ئێمەت لە ئاگری دۆزەخ ڕزگار کردووە. خوایە گیان ئێمەت خستۆتە بەهەشتەوە، خراپەکارانە خستۆتە ناو دۆزەخەوە. دەم و چاوی ئێمەت سپی کردووە، دەم و چاوی ئەهلی دۆزەخت ڕەش کردووە. یعنی خوایە گیان هیچ نیعمەتێکمان نوقسان نییە، هەموو شتێکمان هەیە الحەمدولله. خوای گەورە دەفەرمێ شتێکتان بۆ زیاد دەکەم، ئەو پەردەی ئەو بربەستەی کە لە نێوان بینینی خوای گەورە و ئێمەدایە، چاوی ئێمە سنوورێکی هەیە، خوای گەورە ئەو پەردەیە لابەت. تەواو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم فما أعطوا شيئا أحب إليهم من النظر إلى ربهم عز وجل. والله لبهشتا هیچ ناز و نعمەتێک نییە بەقەد بینینی خوا لای ئەهلی بەهشت خۆش بێ. والله پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم چۆن مانگی چواردە دەبینی کاتێک کە هەور نییە و تەم نییە، ئاوا لە ڕۆژی قیامەتە خوای گەورە دەبینی لەسەر بەهشت، لەسەر ئەو هەموو ناز و نعمەتی کە لە بەهشتایە. بۆیە بینینی خوای گەورە لە بەهشتا گەورەترین نعمەت، لە بەهشتیش خۆشتر. خوای گەورە بەپێی حەدیث هەموو هەفتەیەک جارێک خۆی پیشانی ئاهلی بەهشت دەدات. لەو نیعمەتە خۆشە تەماشای خوا بکەی، ئەو خوایی کە لە دنیادا عیبادەت بۆ کرد، ئەو خوایی کە لە دنیادا لی ترسای، ئەو عیبادەتەی بۆ کرد ئەنجامدا، ڕۆژێک دێت بە چاوەکانی خۆت ئەو خوای گەورە دەبینیت. بەڵام ئێستا لە دنیادا ئینسان تەحملی ناکە. موسا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی خوای گیان حەزەکەم بتبینم، خوای گەورە فەرمی ناتوانی، تەحمل ناکەی. خوای گەورە فەرمی سەیری ئەو شاخە بکە، شاخێکی سەخت و گەورە و ڕق. خوای گەورە خۆی پیشانی ئەو شاخەدا، حتا پێغەمبەری خوا فەرمی سازم چۆن چەندێک ئەم نینوەکە چەند، یعنی کەمێک ئاوا خۆی پیشانی خوای گەورە یەک تۆزێ خۆی پیشانی شاخەکەدا، شاخەکە بوو بە خۆڵ و خاشاک، تەحملی بینینی خوای نەکرد. بەڵام ڕۆژێک دێت خوای گەورە قووەت و هێزێکت پێ ئەبەخشێ بتوانی خوای گەورە لە بەهشتا ببینی. یا ڕەبی خوایە لەو نیعمەتە خۆشە بێ بەشمان بکەی. بەخوا مەحروم ئەو کەسەیە وەک خوای گەورە دەفەرمێ کەلا ئینەهم عن ربهم یومئذ لمەحجوبون. هەڕەشەیەکی زۆر گەورەیە، خوا بمان پارێزێ. خوای گەورە دەفەرمێ ئەهلی دۆزەخ لە بینینی خوا بێ بەشن، هەڕەشەیان لێ ئەکات، خوا نابینن، بەڵام ئەهلی بەهشت خوا دەبینن. پێت خۆشە بە بینینی خوا شاد بی، ڕێگای خوا بگرە. مانگی ڕەمەزان و دوای مانگی ڕەمەزانیش خوای گەورەت لەبیر نەچێ، دڵنیا بە ڕۆژێک دێت بە بینینی ئەو خوای گەورەی شاد ئەبیت، پاشان بە بینینی پێغەمبەران شاد ئەبیت سەلامی خوای بەسەر بێ، و بە بینینی هەموو مردوەکان و پیاوچاکان شاد ئەبی بە ئیزنی خوا لە بەهشتا هەموو شۆیان دەکەی لەگەڵیاندا دەنیشی بەبێ ئەوەی هیچ ناخۆشیەکە بێ. ئینشاڵڵا لە وتاری داهاتووە باسی هەندێکی تر لە ناز و نیعمەتەکانی بەهشت دەکەین کە بەڕاستی زۆر خۆشن. یا ڕەبی خوایە بە ئەهلی بەهشتمان قبوڵکەی، یا ڕەبی خوایە بە ئەهلی بەهشتمان قبوڵکەی، یا ڕەبی خوایە بە ئەهلی بەهشتمان قبوڵکەی. خوایەگیان لە ئاگری دۆزەخ بمان پارێزی، خوایەگیان لە ئاگری دۆزەخ بمان پارێزی، خوایەگیان لە ئاگری دۆزەخ بمان پارێزی، خوایەگیان لە بینینی ذاتی خۆت بێ بەشمان نەکەی. لەو کەسانە بین خوایەگیان بە بینینی تۆ شاد بین یا رب العالمین. آمين آمين آمين، وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.